من ناوم هەدیە عەبدولکەریمە و خەڵکی هەورامانم ساڵانێکە خەریکی ئەم کارم و کاری گوڵفرۆشی دەکەم. سەرەتا پیشەم بەرگدووری بوو، بەڵام بەهۆی ئەوەی کە خۆشەویستیم زیاتر بۆ ڕۆگەکان هەبوو و دەمتوانی بە خێویان کەم و بە شێوەیەکی ئاسان مامەڵەم لەگەڵ دەکردن. زیاتر با بڵێن وەک شتێک پێم خۆش بوو ئەم کارە بکەم، زۆرتر بەلامەوە خۆش بوو. ئیدی ساڵانێکە من پەروەردەیان دەکەم و هەندێک کات هاوردەیان دەکەم و بە تەڵەبی کڕیارەکانم کۆمەڵی گوڵی جوانم لێرە کۆ کردوێتەوە. دێمە ئێرە گرنگێکی باشیان پێدەدەم، سەیریان دەکەم، ئاودانیان پێویست بێت. تەبعاً هەموو ڕۆکەکان شێوەی پەروەردەکردنیان وەکو یەک نییە. هەندێکیان هەیە با بڵێن پەروەردەکردنێکی زیاتریانەوێت لە ڕووی ئاودان و لە ڕووی هەواگۆڕین و ئەوانەوە ئیتر بە شێوەی ئەو پێداویستیانێک کە هەیەە من جیایانم کردوونەتەوە. ئیدی بە حکمی ئەوەی کە دوکانەکەم لە ناو ماڵی خۆمە و حەوشەی خۆمە، هەر لە ناو ئەم گوڵخانەیەشەوە داخلی ناو ژوورەوە دەبین. هەندێک کات دەبێتە کێشە، جاری وایە شتێک دەکڕین، با بڵێن قەبارەی گەورەیە بە تۆزە بە زەحمەت ئەبرێتە ژوورەوە، گوڵەکانم لێ ئەخات وەیانیش منداڵەکانم هەر لێرەوە هاتو چۆەکەن ئەچنە ناو ماڵەوە. بێگومان جاری وا هەیە لەقێ گوڵت لێ ئەشکێننەوە، جاری وایە گوڵەکە گرانبەهایە، بەتاکی جاری وا هەیە بۆتە کێشە. وەیان بە حکمی ئەوەی کە من هەمکاری گوڵفرۆشی ئەەکەم و هەمیش پەروەردەکردنی منداڵ و بەخێوکردنی ماڵەوەم لەسرە، بێگومان ئەرکی من تۆزێ قورسە، بەڵام بەهۆی خۆشەویستیم بۆ کارەکەم ئەم شتانە نەبووەتە ڕێگر